بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق باز لە کۆمەڵێک پرسی گرنگ تایبەت بە دۆخی عێراق دەکەین لەوانە پێکهاتەی کابینەکەی محەممەد شیع سوودانی هەروە کارنامەکەی چی لە خۆ دەکرێتەوە بۆ کورتی تێدایە و مەسلەی پرۆژە یاسای پرۆژه یاسای بودجەی 2023 و مەسلەی نرخی دۆلار و بازی سەرکارتی مۆبایل و پەیوەندیەکانی هەرێم و بەغداژ لە دوای ئەم کابینێت چی بەسەردە لەسەر ئەم پرسانە دەوەسین. مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس ئەگەر سەرنجی بەڕێز بزان بەسەر پێکهاتەی کابینەکەی هەفتەی ڕابردوو متمانەی پێدرا لە پەرلەمان لە کۆی 23 وەزارەتە 23 وەزیر 21یان متمانەیان وەرگرتووە. سەرنج چی بوو لەسەر پێکهاتەکەی دابشکردنی پۆستە وەزارەکان لە نێوان لایەنەکان؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سواس بۆ تۆ، سواس بۆ کەناڵی پێیان. ڕاستیەکەی ئەو ڕێتمەی کە وەزارەتەکانی پێدا بەش کرا هەمان ئەو ڕێتم و ڕێچکە بوو کە لەوە پێش بە هەمان حکوومەتی محەسەسە شوێرەکای حکوم کورد سونە شیعە لە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پاشان وەزیرەکان جێداخە مەسەرەن لەو مەرحەلەیەدا ئایا لە 23 وەزارەت ئەگەر حسێبی ئەوە بکرێ کاک حەکیم 4 تەقسیمی 23 بکەی کەمترەکە لە سا 12 بۆیە ئەبوایە کورد پێداگری بکردایە لە زیاد لە پۆستێک لە عەفو لە سا حەڤە کەمترەکە کەەوە دیعای ئەوە کرێکە ئێمە لە سا حەڤین یاخود لە سا 14 بە حاڵێک لە حاڵەکانی دیکە پشکێنە هەر بەردەوامە. بۆیە ڕاستە محەممەد شیع سوودانی لە نزیکەوەی ناسم کە کەسێکی با بڵێن هیچ مەلەفێکی فەسادی تا ئێستا لەسەر تۆمان نەکراوەوە. هەموو هێزە سیاسیەکان متتەفقن لەسەرەوەی کەسێکە شیاوە بۆ پۆستە، بەڵام ئایا تەنها شیاوی کەسەکە بەسە بۆ ئەوەی سەرکەوتوو بێ؟ منزومەی سیاسی عێراق منزومەیەکە لە ئەساسەوە منزومەیەکی فاشیلە، بۆیە تەنها اعتماد ناکات سەر کەسە کە توانای کەسەکە ئەبێ ئەو سیستەمە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری بەسەرا بێ. بۆیە ئەبێ چاوەڕێ بکەین لە 100 ڕۆژە بزانین محەممەد شیع سوودانی ئەتوانێت چی بکات لەو منزومە فاسدەی کە هەبوو عێراق لە کۆتایی هەمیشە قایمەکانە دێ بۆ نمونە لە مەسایلی شەفافیەتە لە ئاخیرۆدێ لە بوونی گەندەڵی و فەسادا زۆرترین با بڵین یەکێکە لە وڵاتانەی تەنها سوودان و سۆمالی لە پێشەوە هاتوون، ئیتر لە ذەیلی قایمەیە و ئەفغانستان پێشووتر. بۆیە چاوەڕێ ئەوە ناکرێت مەسەن لە خلالی ئەم ساڵە چکە لە ناو مینهاجی وەزاریە هاتووە ئەم حکوومەتە لە دوای ساڵێکە بە انتخابات بکە و کۆتایی دێوەکو حکوومەتەکەی کازمی کە ئەمە ڕێتمێکە بەڕاستی ئایا فعلەن لەمەوە دو هەموو حکوومەتەکان لە ساڵێک 2 ساڵە تێپەڕن مدەیان تاوا بێ یان نەخێت حکوومەت چێ سەردۆخەکەی جارانی کە بۆ 4 ساڵ جارێکە. بۆیە پێشبینی ساڵێک زیاتر دەبێت حکوومەتەکەی مستەفا کازمیش 2 ساڵ ینی کەوتۆتە سەر ئەوەی ئێستا زۆرینەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی زۆربەی با بڵێن ئیتارین و پەرلەمان زۆرینیان بەدەسە ئیتاریەکان، بۆیە تاوەکو ئەو کاتەی مطمئین نەبن لەوەی کە لە انتخاباتە دەنگی باش بەدەستێنن بڕوا ناکەم لەو ساڵە انتخابات بکرێ، بەڵام قانونەکانە گۆڕن. بەس پێم سیر بوو مینهاج وەزاریەکە باسی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تیانە کرد بوو، چونکە هەدەفی ئیتالیەکان پێشتر من لە بابەتێکان نووسی بووم خواستی پشپەردەی ئیتالیەکان چییە؟ هەڵبژاردنە با بڵێن قانونی هەڵبژاردنە کۆمیسیۆنی باڵایە و هەڵبژاردننی پێشوەخت ئەو کاتێک کەوا لە دەسڵات نەبوون، ینی زۆرینیان نەبوو کەمینیان هەبوو لە ناو پەرلەمانە. ئێستا لەوە ئەچێ مەسئلەی انتخاباتەکەی ساڵەکە دانرابێت لە ناو مینهاجە وەزارەکە ئیتفاقیان لەسەر کردووە، بەڵام کۆمیسیۆنی باڵایان دیاری نەکردووە کە دەستکاری بکەن کە ئەوە خۆی بۆ خۆی قەناعەتم وایە ئیتار دەستی بۆ با بۆ ئەو مەلەفە حەساسە، چونکە ئەوێت هەر باز نەکردنیشی لە ناو مینهاجی وەزاریەکە بۆ ئیستیفزازکردنی بۆ ئەوەی سەدری پێ ئیستیفزاز نەکەن ئەگینا یەکێک لە خاڵە جەوهەریەکان دوای
یاسای هەڵبژاردنەکە بریتە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن. ئەی سەبارەت بە پشکی کورد ئێستا بڵێن وادا بەشکراوە 12 شیعەکانە 6 سوننێ 4 بۆ کوردە یەکیشی پێکاتەکان هیڕایان کردە ناشووری ئەو 4 وەزارەتە کە 2 وەزارەت یەکلاکرانەوە وەزیری دەرەوە فواد حوسێن خاڵی شوانی وەزیریدا ژینگە و ئاودانکردنەوە یەکلار نەکراونەتەوە ئەو وەزارەتەنی کە دراون بە کورد وەزارەتی چۆنن دەتوانن ڕۆڵ بگیرن ینی بە دڵنیاییەوە مەسن وەزارەتێکی سیادی کووردە و دکتۆر فواد حوسێن لەگەڵ ئەو خلافەی من هەمە لەگەڵ پارتی بەڵام دکتۆر فواد حوسێن کەسێکی با بڵێن میهەدیانە کاری کرد لەو پێش و توانی لە ئومەی متحیدا باسی تۆپبارانەکەی تورکیا بکە و بە هەمان شێوە باسی ئەو قەسفانەی سەر سلێمانی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کرا ئەمانە ئەبێ بێلایەنی خۆیان بپارێزن ئەمانە وەزیری حکوومەتی ئیتیحادین ئەبێ دکتۆر فواد بیر لەوە بکات و کە وەزیری حکوومەتی ئیتیحادی وەزیری پارتی دیموکراتی کوردستان نییە بۆیە بە بڕوای من ئەدای ساڵی پێشووی بە تایبەتی لە وەزارەتی دەرەوە ئەدایەکی باش بوو ملاحەزەمان هەبوو لەسەری لە وەزارەتی دارایی چکە لە ئەساسۆ ئەو پیاوێکی دارایی نییە بۆیە وەزارەتی داد ڕەنگە ڕۆڵێکی کاریگەری ئەو تۆی نەبێ بەڵام یەکێکە لە وەزارەتەکان کە ئەکرێ عومدەی ئەساسی بێت لە هەندێک وڵاتە لە ڕێگەی وەزارەتی دادەوە یا لە ڕێگەی دادوەرێک توانیوێتی محارەبەی فەساد بکات لە هەموو وڵاتە ئەمێنێتەوە سەر وەزارەتی ئاوەدانکردنەوە پێشتر پارتی ئەم وەزارەتەی لە دەستا بووە و عاتەن ئەحزابی سیاسی وەزارات بە جهەیەکی استثمار دەزانن بۆیە وەزارەتی ئاوەدانکردنیش گەورەترین پرۆژەی تایە شوێنێکی باشە بۆ پرۆژەکانی ئەو هێزە سیاسی کە وەریەگرێ و مەشاریعیان هەیە لە ڕێگەیەوانەوە تەبەن ئەگەر ملاحەزە بکەی سونەکان زۆرتر وەزارەتی پلاندانان وەرەگرن کورد با بڵێن ئیعمار و ئیسکان وەرەگرێ شیعەش زۆر خۆیان لە مەسئلەی نەوت و مالیە دەنچکە ئەمە ئەو وەزارەتانەیە کە با بڵێن زۆرترین سەرچاو داهاتی باش ئەی سەبات بە ژینگەکەم جارەوەش بۆ کورد زیاکراوە پێش تەندروستی و ژینگە بەیەکەوە بەزەم جارە ژینگە بۆ مراعاتی ئەوەی کەوا ئەو تەوازونە بپارێزن چکە پارتی دیموکراتی کوردستان داوای هەموو وەزارەتەکانیە کرد بۆیە محەممەد شیع سوودانی خۆی ئەوەی پێشنیار کرد کە ژینگە بێتە وەزارەتێک ژینگە لە عێراقا ڕۆڵێکی ئەو تۆی نییە ینی بەناو وەزارەتە ئەگینا ئەبێ لە ئەساسۆ دروستی بکەن بۆیە شتێکی ئەوتۆ ئین ناکە شتێکی ئەوتۆ ئضافە ناکات بۆچی ئەو ڕۆژە متمانیان پێدەدەم تاسە خلافەیە لە نێوان یەکێتی و پارتیا خلافەیە لە نێوان یەکێتی و پارتیا یەکێتی باز لەوە کابێت 2 وەزارەتی هەبێ و پارتی ژەڵێ نەخێر یەک وەزارە دەبێ بۆ یەکێتی بێ ئەو سراعە بەردەوام بوو لە خولەکانی پێشویش ئەو سراعە بەردەوام بوو کە هەمیشە پارتی هەوڵی داوە زۆرترین پلەپۆست بەدەست بێنێ لە بەغدا و یەکێتیش بە هەمان شێوە یەکێتیش کەمتر هەوڵی ئەوەی نەداوە لە نێوان ئەو دوو هێزە سیاسەیشە زیاتر لە 24 پۆست لە دەست دراوە کە تا ئێستا پڕ نەکراونەتەوە و پشکی کورد بوون ڕاستیەکەی کورد ئەبوایە زیاتر هەوڵی ئەو وەزارەتە ئیتحادیانە بدا کە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری ئەبێ بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەن وەزارەتی دارایی ئەتوانرێ وەزارەتی دارایی زیاتر ئیسفادەی هەبێ بۆ کورد لە وەزارەتی خارجیە وەزارەتی خارجی پارتی قەناعەت وایە بۆی هەڵی بژاردووە لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان بتوانێ نوێنەرایەتی یا وەکو هێزێکی عراقی و بتوانێت لە ڕێگەیەوە دیبلۆماسیی خۆی بەقوت بکە چکە کە سەر کۆماری نەبێ پێویستی بە وەزارەتی خارجی هەیە کە دیبلۆماسیەتی خۆی لە چکە یەکێتی و پارتی شەڕێکی دیبلۆماسی زۆر گەورەیان هەیە لە ناو با بڵێن عێراق و سەفارەتەکانە بۆیە ئەو وەزارەتی خارجی وەرەگرێ ئەویش سەرۆکایەتی کۆماری باش ئەی بەسەبارەت بە وەزارەتی شیعەکانی سەدەبین مالکیم جارە نەوتی پێدراوە نەوت کە وەزارەتێکی گرینگە بۆ وەزیری ناوخۆش ئەم جارە بە ئامری نەدرا سوودانی خۆی عەبدولئەمیر شەمەری جۆرێک لە دەستکراوەیان کرده بوو سوودانی بۆ ئەوەی تووشی ئەو تەنگەژە نەبێت بۆیە وەزارەتی ناوخۆ وەزارەتێکی گرنگە و عەبدولئەمیر شەمەری کەسێکی بەتوانا و لێ هاتووە پێشتر ئەزمونێکی باشی هەبووە سەبارەت بە وەزارەتی نەوت مالکی چل و ئەوەندە کورسی هەیە لەبەرەوەی وەکو ئیستحقاق و نوقتە وەزارەتێکی سیادی بەرەکەوەیە کە وەزارەتی نەوتە
وەزارەتی نەوتیش گرنگیەکەی لە هەموو وەزارەتەکانی عێراق زیاترین داهاتی دێتە دەستڕاستە ڕێژەی فەرمانبەری کەمە چکە کۆمەڵە وەزارەت هەیە فەرمانبەریان زۆرە کۆمەڵە وەزارەت هەیە داهاتیان زۆرە اینجا ئەو حیزبانەی کە بیر لەوەکەنەوە ئیش لە چی بکەن مەسەن سونە لە دوای وەزارەتی پلاندانان چونکە هەموو مەشاریع هەموو پارەیە کە تەخسیسەکرێ وەزارەتی مالیە تەخسیسەکە ئەو پارانە لەکوێوە دێن لە وەزارەتی نەوتۆ دێن لەکوێ سەرفەکرێن تەختیر قەراری سەرفکردنیاندا بۆیە ئەمانە هەمویان ڕەبتیان بە یەکۆ هەیە تاوەکو زۆرترین سەرمایە لە ڕێگەی ئەو وەزارەتانەوە بەدەستبێن بۆ حیزبە سیاسی باش بەس بۆ سونەکانی سە پلاندانانیان لایە و بڵێ وەزارەتی بەرگریش کامیان گرنگترە وەزارەتی پلاندانان و سەنا سامڕایی وەزارەتی بەرگریان وەرگرتووە ڕاستێکی وەزارەتی بەرگری تەنها لە عقودی ئەسلیحا ئیسفادەکەن لەوە پێش ئیسفادەیە لە عقودی ئەسلیحا کراوە ئەگینا وەزارەتی بەرگری لە عێراق ڕۆڵێکی ئەوتۆی نییە بە وجودی گەورتی مؤسسەی حەشتی شعبی کە 169,000 عنسوری هەیە لە کاتێکە هەموو وەزارەتی بەرگری 187 عنسوری هەیە کە تێکەڵە لە تۆگەر مقارنە بکەی وەزارەتی بەرگری هەموو پێگاتەکانی تێ هەرچەند پێکاتی کورد لە 100 و کەمترەکەوە خۆی بەخۆی وایە معالجەوە بکرایە بەڵام وەزارەتی بەرگری ئەگەر ئەو 187 لە نیوە زیاتری لە پێگاتەی شیعان نەبێ لانیکەم 80,000ەکەی 90,000ەکەی پێگاتەی شیعە جگە لە 169,000 عنسوری حەشتی شعبی کە تەواویان لە پێکاتەی شیعان کەواتە زۆرینەی چەک بەدەست لە عێراقا لە پێکاتەی شیعە بۆیە گرنگێکی ئەوتۆی نییە وەزارەتی دیفاع تەنها ئەگەر بکرێ لەوانەیە لە مەجای عقودی ئەسلیحا لە مەجای ئەو لۆجستیا وەکو قەزەیەکی استثماری ئەگینا سونە ناتوانێت بە هیچ شێوەیە وەزارەتی دیفاع بەکار بەس ماوەسە وەرگرتنی وەزارەتەکە هەمووی بۆ پشکی حزبی و بڵێن بەرهێنانی حزبی لە ناو لەو پێش ئاوا بۆ کاک حەکیمجان لەو پێش مەسەرەن هەموو هێزە سیاسیەکان مەکاتبی اقتصادیان هەبووە هەر پرۆژەیەک لە وەزارەتە دەرەچێ ئەبێ بڕوا لەو حیزبە کۆمیشنی خۆی تەقدیم کا ئیمجارەکانی پرۆژەکە جێبەجێەکە ئەوە دابێگوە لە دوای 2023 لە 2005 پشکێنە لە عێراقا بەو شێوەیە باش سوارد بە کارنامە بەڕێزت پێشتر کارنامەکانی حکوومەتیشت بینیوە هەشتی جوانیان تێدا ئەو شتی جوانی تێدا کارنامەکە لەوە باشە کە کەمە ئینسان نەتوانێت بیخوێنێتەوە 29 لاپەڕەسی لاپەڕەیەکە بێ مەسەن کارنامەکەی عادل عەبدولمەهدی ئەوەنە دوور و درێژ بوو تا لە نیوەیە پێیان بڕیوتیان ئەوە پەرلەمانتاران خۆیان ئەوەنە دوور و درێژ بوو ئەوەنە دوور و درێژ بوو لە کاتێکە ینی ئەوەنە تەفسیل بوو تەفسیلێکی ممیلە مهم کارنامە نییە مهم کارکردن بە کارنامەیە کارنامەکەم هەندێکی خوێندەوە لە ڕاستە کۆمەڵی فەقەرەی ئیتفاقی ئەحزابی سیاسیە کارنامەکە ئەوەی باسی زیاتر جەنابەت مەقسەد لەوەیە باسی هەرێمی کوردستان ئەوەی کە لە کارنامەکە هاتووە بیستەم المركز والإقليم تهدف الحكومة في هذا المحور إلى طرح رؤية ومشروع لحل الإشكالات بين الحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان شتێکی زۆر مەتاڵ يعني دەستی نەخستۆ سەربرینەکە وفقا لبنود الدستور إلى دستور أو مسائلانە هەمووی حل کراوە ئێمە کێشەی هەرێمی کوردستان پوختەکەی دەڵێت بە کوردی مامۆستا بڵێن مەسەڵەن ئەڵێ ڕوئیەیەک تەرحەکە بۆ حلکردنی ئەم بابەتە بە پێی دەستور ئەم ڕوئیەیە لە 2005 ئەم ڕوئیەیە تەرح کراوە کێشەی کورد لە 4 عنسورا خۆی بنیوێتەوە کێشەی ئەرزە خاک کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیە کێشەی دابشکردنی داهاتە لە ناو داهاتەکە مەسئلەی نەوت ئەم قەزیانە لە دەستورایەک لای بوونەوە کێشەی خاک بە مادەی 140 دیسان ئاماژەیان پێکردوتەوە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی لە مادەی 105 دەستورە ئاماژەی پێکراوە کێشەی داهات هەیە تەخسیسی ئیراداتی اتحادی قانونەکە تەشریع کراوە بەڵام تا ئێستا تەفعیل نەکراوە لە مادەی 106 دەستورە مەسئلەی قانونی نەوتوغاز لە 2007 لە چەکمەجەکانی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانە دێت و ئەڕوا تا ئێستا تەسویتی لەسەر نەکراوە بۆیە ئەو بابەتێکی مەتاڵیە زیاتر بەڵام گرفتەکە لەکوایە لە وەرەقەی منهاجی وەزاری کە ئەوەی ئیتفاقی هێزە سیاسیەکانی لەسەر کردووە خاڵی 4 کاک حەکیم زۆر خەتەرناکە بۆ کورد نازانم ئەمە ئەو هێزە سیاسیە کوردیانە کە بەشدار بوون لە مادیارە پارتی و یەکێتی بەشدار بوون لەم قەزیە لە خاڵی 4ەمە ئەڵێ تەوحید السیاسە الگومرگیە یعنی سیاسەتی گومرگی هەموو یەکەخرێ لەکوێ
لزاخو تاوكوفاو في جميع المنافذ الحدودية البرية والبحرية والمطارات. طبعا مطارات جدان ريبا منفذة لقانون منافذ حدودية كواتا عراق بوي هي لهمو منافذ حدودي هرمي كردستان دواء أو كابين رايتي قمرج عامي تيابي وغلق جميع المنافذ غير الرسمية. أما خطرناك كلها هرمي كردستان بستو يك منفذي هي كبينجان رسمين يعني شانزە منفەز ئەبێ دابخە ئەوەی کە نافەرمین ئەوە کورد خۆیان ئیمزا ئەواژویان کردووە لەسەرەوە. ئەمە ئیتیفاقی هەموو هێزە سیاسیەکانە کورد واژووی کردووە لەسەرەوەی ئەو منە یعنی لە ئێستەوە محەممەد شیع سوودانی بۆی هەیە یەکسەر لیژنەیەک بنێرێ بۆ ئەوی بزانێ مەرجە نافەرمیەکانمان داخستوویانە و بۆی هەیە ئەگەر دایان نەخست سکاڵایاسی ئەگەر دایان نەخست پێ ئەتوانێت هەموو ئیجراتێک لە بەرامبەر هەرێمی کوردستانە جێبەجێ بکە. یەکێک لەو خاڵانەی کەوا ئاماژەی پێکراوە لە ئیتفاقی هێزە سیاسیەکانە تخصيص وصرف مستحقات المشمولين بقرارات اللجنة العليا لتنفيذ المادة صوتل أبي باري بو تخصيص كله با سيد كين لموازنة بزين طيف سامي لموازنة 2023 كم حكومة كوتمان أجر قرار ببو يك سال به أبي لموازنة 2023 أو باغته أجر لموازنة 2023 تخصيصي باريان كربو مادة صوتل بتحديد أولين وهزاني بجداريان كردو فعلا ئەرکی خۆیان بەجێ هێناوە لەو باوەتەوە تەخسیسکردنەکەی بەشێکە تەمویلکردنەکەی بەشە گرنگەکەیەتی بزین ئالیەتی بە تاکید خۆی پارە زۆر تەخسیسەکرێ بەڵام مهمەوەیە کەی تەمویلەکرێ ئایا ئەوە بە عملی لە کاتێکە مەحافظی کەرکووک تا ئێستا بە وەکالەتی دارەدێ و بەهۆی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی نەتوانرا لە کاتێکە زۆرینە کورد بوون لەو شارەوە بۆیە محافزەکە لەوە پێشکە کورد بۆ دیسان بە کەسایەتێکی کورد وایە پارتی و یەکێتی لەو منافەسەیانە من قەناعەتم وایە ئەگەر پارەکەش تەخسیس بکرێت زۆرترینی ئەدرێ بەو خانەوادانەوە بە شێوەیەک لە شێوەکان تەسویفەکرێ. باشە بەس ئەوەی مادەی 140 بێ نەوت و غاز بێ کێشەکانی یاسای نەوت و غاز زەحمەتە کاک حەکیم چونکە خلافات مانگی بۆ دیاریکراوە لە ئیتفاقی لە 2007 لە نێوان حکوومەت و پەرلەمانە دێت و ئەڕوا قانونی نەوت و غاز کۆمەڵێ ئەو مەشروعی کە نێرا بوو هەرێم کۆت و بەندەکە ڕاستیەکەی لە مەسایلی نەوت و غاز ئەو قانونە قانونێکی اتحادیە بەڵام مادەی 120 دەستور فەقەرەی دووەمی ڕێگە بە هەرێمەدا قوانینی اتحادی ئیش پێ نەکا لە کاتێکە ئەگەر لە هەرێم قانون هەبێ یان خود نەبێ لە هەرێمە قانونی نەوت و غازەیە کەواتە ئەو قانونەی لە بەغدا دەرەچێ ئەم قانونەی کە لە هەرێم دەرچوو ئەتوانێ التیزام نەکا و ئەتوانێ نەفاسی خۆڵیانشان بوو دادگای فێدراڵیەوە تەسیر ناکاتە سەری ئەو حاڵەتە هەرێمی کوردستان حتا مەسن ئەگەرەوە قانون هەبێ هەرچەندە هەڵوەشێنراتەوە قانونیش نەبێ هەرێمی کوردستان بۆی هەیە قوانینی اتحادی ئینفاز نەکە بۆیە دەستورەکە ڕێگەی بەوەداوە بۆیە من قەناعەتم وان نییە بگەنە سیغەیەکی موحەل لەسەر قانونی نەوت و غاز یعنی لە کارنامەکانی بۆ خەلەلێکی زۆر گەورە هەیە کاک حەکیم خەلەلەکە لە دەستورەوە دەست پێەکە مادەی 111 دەستور باز لەوەیە کە النفط والغاز ملك شعوب العراقي کەواتە لە عقودی نەوتان نابێ بە هیچ شێوەیە کۆمپانیا ببێتە خاوەنی پشک لە هیچ حەقلێکی نەوتیە لە هەرێمی کوردستانە هەموو عقودی هەرێم عقودی مشارەکە ئینتاجە تەنازل کراوە لە جوزێکی بۆ کۆمپانیاکە ئێستا کۆمپانیاکان کە لە هەرێمیشەکەن حیسەیان وەرگتووە کە مخالفەی دەستورە لەسەرەوەی ژەو قانونە هەڵوەشێنرایەوە بەڵام سید کە ملاحەزە بکەی لە قانونی نەوت و غازی عقودی حکوومەتی اتحادیە هەمووی عقودی خدمەیە بە هیچ شێوەیە کۆمپانیەکان کە ئیشەکەن لە حەقلێکی نەوتیان نابنە خاوەنی پشکێک لە حەق لە نەوتیەکە بۆیەوە مخالفە مطابقەی دەستورە. بەڵێ وەسمە ئەوانەی باسکرد مادەی 140 لە نەوت و غازە پێشی لە کارنامەکانی حکوومەتەکانی تراتە بوو یعنی لە کارنامەکەی عادل عەبدولمەهدیە بە تەفسیل هاتووە ئەوەی سەبارەت بە کورد هاتووە وتم زۆر مەتاتیە ئەوەی کە باسی مادەی 140 مادەی 140 لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە پارەی بۆ تەخسیسەکە یعنی لە ساڵی 2015 پارەی بۆ تەخسیس کراوە جێبەجێ نەکراوە بۆیە
کەوتۆتە سەر ئەوەی ئیرادە هەیە جێبەجێ بکرێنە ئەو تازە تەرحی ڕوئیایەکە بۆ حال مەسەن یەکێک لە محەممەد شیع سوودانی شایەتی ئەوەی بۆ درێ کاتێک کە لە وەزارەتا بووە کەسێکی با بڵێن جۆرێک لە میهنیەتی بەخەرج داوە بەڵام ئەتوانێت لە بەرامبەر هەرێمی کوردستانە لە بەرامبەر ئەو هەموو خڕوقاتی هەرێمی کوردستانە بێدەنگی هەڵبژێرێ یەکەم مەسەن لەوانەیە یەکەم خاڵ بێتە سەرەوەی ئادەی داهاتی ئیتیحادی تەسلیمکەن داهاتی ئیتیحادی هی نەوتە هی گومرگە ئەبێ گومرگەکان دابخەن هەرێمی کوردستانێکە بۆیە هەموو ئەمانە ئیلتیزاماتی متەبادلە لەناو موازنەکانە لە 2015 نووسراوە حکوومەتی هەرێم ئەوە نەوتەدا حكومة عراق جونا بوجادا لفقريك بو إضافة في حالة عدم التزام أي من الطرفين بالتزاماته المالية أو نفطية سيكون الطرف الآخر في حل عن التزاماته مالية كانت أو نفطية الله حكومتي هرم أو ننود رادسك مثلا لموازنة أمثال عديد الله حكومتي هرم 250,000 برميل نود رادسك ياخذ باركي إكهرم تسميناك إيش بارنا نيري كواتا قرينو بو مربعيك باشە بەس دوای لەسەر پرۆژەیاسی بودجەش قسە دەکەین بە وەزیری دارایی تەیف سامی کە ئێستا بووە ژنێکی چۆنە ژنێ هاوسەری پرۆسەی هاوسەری ئەنجام نەداوە تا ئێستا ئەو خاتونە ژیانی هاوسەرەتی پێک نێناو کەسێکە مەسەڵەن عەقڵی وەزارەتی داراییە عەقڵی وەزارەتی داراییە بەس یەک کێشەی هەیە تەیف مثلا من یەکێک لە پرسیارەکان جارێک بە حزوری لیژنەی مالی وتم تەیف موازنەی 2019 ڕەواتیبی مۆزەفین 43 تریلیۆن دانا وایە وتی بەڵێ وایە وتم ژمارەی مۆزەفین 2,941,000 ئەوەندە بە وتی بەڵێ وتم 216,000مان لێ حالە کردەوە بۆ تەقاعود وایە وتی بەڵێ وایە وتم یانی 2,700,000 ئەوە نەماوەتەوە وتی بەڵێ وتم بۆ لە موازنەی 2020 کە مەشروعەکەی نسخەیەکن نردووە بۆ ئێمە مصادقه نکرا لەسەری یاخود موازنەی 2021 کە ئێستا بۆ نردوین 53 تریلیۆن دینارە تعویزاتی موظفین 10 تریلیۆن دینار زیاد کراوە بۆ موظفین لە کاتێکا موظفین کەمی کردووە زیادی نەکردووە ئەو 10 تریلیۆنە هیچیە ئەیهێنا و ئەیبر تاوەکو هەیتەم جوبوری تەدەخلی کرد وتی یا بنت الناس معادلەکە زۆر بەسیتە 10 تریلیۆن دینارت زیاد کردووە تەمان تەیف سامی شتێکی زۆر خۆشەیە لە ناو لیژنەی مالی ئێستا و بەڕێزانەی کە ئێستا لە لیژنەی مالی سێ کەلیمەی هەیە ما عندي ماكم نێ نەجیب نیمە ما عندي ماکو نییە منێ نەجیب لەکوێ بێنم هەرچی دەوای پارەی لێەکە لە وەزارەتەکان ئەم سێ کەلیمەیە لای تەیف مەوجودە بەڵام ئاگای لە تەخسیساتە یەک دینار دانرابێ بۆ هەر وەزارەتێک ئەیزانێ و کە شتێک بڕیاریدا سەرفی نەکە هەموو ئەنجومەنی وەزیران بچن سەرفی ناکە پێشتر قسەی سەرۆک وەزیرانیشی شکاندووە یعنی نەک قسەی سەرۆک هەموو لیژنەی مالی و هەموو پەرلەمان کۆ بنەوە قسەی بکەن تەیف قسەیەکی کرد قسەی خۆی جێبەجێیەکە بەداخەوە مەسەن یەک دوو جار لە لیژنەی ئێمە جێگری سەرۆکی پەرلەمان لێی تووڕەبوو گریا بەڵام ڕاستیەکەی ئافرەتێکی دڵسۆزە ڕاستیەکەی ئافرەتێکی زۆر دڵسۆزە ئەی بۆ کورد ماوەڵی لەگەڵ پشکی هەرێمە ئەو تەعامل لەگەڵ کورد و شیع و سونە و هینی نییە تەعامل لەگەڵ ئەرقامەکە یعنی یەکێک لەو حاڵە ئیجابیانەی کە تەیف هەیەتی علاقەی بە پێکاتەوە نییە سەیری نەفەرەکە ناکا کوردە شیعە سونەیە سوزانە مهمەوەیە تەخسیس کرابێ ئەو تەخسیسە بابی تایبەتی هەبێ اینجا تەمویلە بڕیاری تەمویلەدا طبعا کاتێک کە تەیف لەوێ بوو مدیر عامی موازنە بوو تەنها تەخسیس لەسەر ئەو بوو تەمویل لەسەر محاسبێکی دیکە بوو ڕئیسی قسمی حسابات بوو کە ئەو حرەکەی تەمویلیانە کرد بۆیە لە ئێستادا تەیف لە عێراق شتێکی زۆر گرنگ هەیە کاک حەکیم مثلا وەزیری زەراعی پێشوو 37 ساڵ لە وەزارەتە داوامی کرد بوو بە وەزیر ئاگای لێبوو لە سەردەمی سەدام حوسێنەوە چەند قانون تەشریع کراوە لە وەزارەتی زەراعە ئاگای لە ئەوەلی هەبوو ئیلا ئاخری بۆیە کاتێک کە باسی شتێکە لەگەڵە کرد ئەو لەو سەرەوە هاتوو مەسەن تەیف یەکێکە لەو کەسانەی کە ئاگای لە کەبیرە و سەغیرە هەیە لە وەزارەتی مالیە وەزارەتی مالیە جارێک من ئەوە بە حزوری دکتۆر فوادە و کاتە کە وەزیری مالیە بوو وتم پێویستە هەیکەلی وەزارەتی دارایی بگۆڕێ لە
وەکیلۆ هەتا آخر حتا نەفرێک وتی بۆ مراعاتی دکتۆر فوادەکەی لەبەرەوەی کوردەوتم نا من الوەزیری إلى ئەدنا وتم لە وەزیر و ئەبێ بگۆڕێت تاوەکو ئاخری بە حزوری دکتۆر فواد. بۆیە وەزارەتی دارایی عێراق پێویستی بە ئیعادە هەیکەلەیەکی زۆر گەورە هەیە. ئایا طیف ئەتوانێ ئەمە بکە؟ طیف تعامل لەگەڵ ئەرقام و داتا و بەیاناتە زۆر چاکە، بەس طیف توانای گەشە پێکردنی وەزارەتی دارایی نییە بە قەناعەتی من. بۆ چونکە لە ئەساسۆ وەزارەتی دارایی ئەرکەکەی لەسەرە، یعنی وەکو وای حرەسی پارە بێ ئەگینا ئیمتیازاتیان نییە. مەسەن زۆربەی ژوورەکان دکتۆر فواد لای ئێمە باسی کرد کە مبەڕیدەیەکیان نەبوو لە ژیانێکی زۆر با بڵێن وەکو هەر مۆزەفێکی تری ئاسایی مامەڵەیان لەگەڵ ئاکرێ و هەرچی قورساییشە لەسەر ئەوانە. باش بەس پێشتر بازەوە کرد لە 2020 بۆ نمونە ڕێگەنێداوە پشکێرێن بێ لەبەرەوەی نێوتیان تەسلیم نەکردووە. مامەڵی دیار بوو بەرامبەر هەرێم ئەو مامەڵە لەگەڵ هینا ناکات لەگەڵ نەساکە، یعنی نەس چۆن بوو ئاوا مامەڵەیەکە علاقەی بەوە نییە، یعنی کەسێکی تایفی نییە و کەسێکی قەومی شۆڤێنی نییە، کەسێکی با بڵێن مەسلەکیە. کەسێکی مەسلەکیە ئەزانە سەلاحێتی خۆی حدودی سەلاحێتی ئەو چییە لەوە تێپەڕ ناکە. هەموو دنیا کۆ بێتۆ لەسەرەوە ناتوانانی شتێکی پێی بزاکە. بۆیە ئەگەر سیر بکەیت طیف سامی لە 2003 لە وەزارەتە تا ئێستا مەلەفێکی لەسەر سابت نەبووە کە بتوان بیان بە نەزاها. هەندێک باز هەیە ئەو کاتە بازەکرا کە کۆمەڵێ خزم و کەسوکاری لەوێن، بەڵام تا ئێستا نەزاها نەیتوانێت چکە نەزاهای عێراق وردە بەڕاستی لەو مەسەلانە. باشە دەسەر پرۆژە سێ بودجەی 2023 ئەمڕۆژ بڵێن وەزیری دارایی طیف سامی کۆبوونی کرد دەڵێ ئەولەویاتیان پرۆژە نردنی پرۆژە ئەزانی کاکیم موازنەی عێراق زۆر ئاسانە. موازنەی عێراق بە حکمەوەی من لە 2006 متابعی موازناتی عێراقەکەم هەتاوەکو 2015 لە 15 خۆم بەشدار بووم هەتا 21 کەلیمە هەیە بەغەڵەت نووسراوە لە 2000 با بڵێن 6 و 7 هەتا ئێستا بەغەڵەت هاتووە ڕاز نەکراوەتەوە. موازنەی عێراق بریتە لە کۆمەڵە جەدوەلێک داهاتەکانی تیا باسەکرێ و نەفقاتی تیا باسەکرێ و نێرە بۆ مەجلیسی وزەرا بۆ پەرلەمانە گۆڕانکاری. ئەگەر بڕۆی سەیری پرۆژە یاساکانی مەجلیسی وزەرا بکەیت لە 2005 تا 2021 گۆڕانکاری کەوتوی بەسەر نهاتوە ئەو نوسخانەی کە ئەو نردوێتی. تەنیا ئەوە لە پەرلەمانە گۆڕانکاری بەسەرەوە هاتووە فەقەرە ئیزافە کراوە. مەسەلەن کە هاتووە 50 مادە بووە، دوای بۆتە 79 مادە. جاری وها بۆ لەسەر ستەیجەکە لە کاتی دەنگدانە 5 مادە زیادی کردووە. ئەوە پەرلەمانە توانای زیادکردنی بڕگەی هەیە. ئەگینا قانونی موازنە هەموو دقەیە بەطیف بڵێن لە خلالی مانگێکە حازریەکە چونکە داهاتەکان تەخمین نییە. ئەوەنە بەرمیل نەو دەفرۆشین بە ئەوەنە دۆلار سعرێکی تەحەفوزی دانێن داهاتەکە کاتەوە تەوزیعێکا لەسەر وەزارەتەکان و ئیستیسمار هەمیشە لە ساسی بۆ ئیستیسماراتە لە ساحفتاشی بۆ تەشغیل. باش ئەی سەبارەت پشکی هەرێم دیارە یەخدەوش پێویستە بەنەوت پشکی هەرێمی ژەگەر سەیری مادەی دا لە مادەی 9 تاوەکو مادەی 11 پشکی هەرێم هەمیشە لەو سێ مادا کۆکرێت. پێیوەستە بەچی؟ پێیوەستە بەنەوت بۆ بەداهاتی ئیتیحادیوە. ئەگەر نەوت ڕادەستکە بودجێ ڕادەسەکرێ و داهاتی ئیتیحادیش ئەو کێشمەی لەسەرە گومرگە و زەڕایی بەوانە. بۆیە هەرێم تا ئێستا هیچ مرونەیەکی نەنواندووە لەوەی کەوا گومرگ تەسلیمەکە یان نەوت تەسلیمەکە. بۆی قەناعەتم وایە بە هەمان بابەتی پێشوە هەمان موازنە دێتەوە پەرلەمان و شەڕی زۆری لەسەرەکرێت دوجار پشکی هەرێم هەر بەو شێوەیە ڕۆژوە کە لەو پێش ڕۆیشتووە لەمە دوو جەزرایە جارێکە نێرێ جارێک نانێرێ. هەرێم مەسەلەن لە ساڵ 2015 5 مانگ نەوتی نرد مانگی شەشەم کۆتایی پێهێنا ئەوە تاریخی هەرێم بووە کە لە مانگی یەکەوە نەوتی نردووە هەتا مانگی 6 کۆتایی پێهێناوە. دوایەوە ئیتر تەنەکەی نەوتی تەسلیم نەکرد. باش بەس سەبارەت بە زیادەی داهاتی نەوت ئێستا بڕپارێکی زۆر لە بەرزسیێم حکومەت دەدات چونکە باز دەکە ئێستا یەدەکی بانکی ناوەندیش لە 49 ملیارە و گەشت 85 ملیار دۆلار. غەڵەت تێگەشتنێک هەیە لە یەدەکی پارەی عێراقیە. یەدەکی پارەی عێراقی احتیاطی فیدراڵی احتیاطی نەقدی فیدراڵی باشە بریتە لە غیتای عوملە کاربین بۆ ئەوەی ئەو پارە دراوە چاپکراوەی کە هەمانە لە عێراقا ئەبێ چەندێکمان هەیە دراو بە پارەی عێراقی 1.2 ینی ئەوە نەو لە دادووی دۆلارمان هەبێ
ئەمجارەکانی ئەوە ڕەسیدێکی اعتیباریە. ئەگینا مەسەن ناتوانانی لە احتیاتی نەقدی پارە سەرفکە ئللا بە شێوەی سەنەداتی خەزێنە بانکی مرکزی طرحێکە حکوومەت سەنەداتی خەزێنە طرحەکە بانکی مرکزی ئەیکڕێ لێ و پارەکە بۆ شێوە تەحویلەکرێ و دوایە گەڕێتەوە بۆ بانکی مرکزی. بۆیە هەموو ئەو وڵاتانەی کە هەن لە دنیا مەسەن ئەو وڵاتە اقتصاد بەقوتەکان احتیاتی نەقدی فراوانیان نییە. مەسەن یەکێک لە وڵاتانەی کەوا احتیاتی نەقدی لە عالەمە یەکەمە نزیکەی 850 میلیارد دلارە عەرەبستانی سعودیە کە اقتصادێکی قەوی نییە. عراق عراق لە هەموو وەتانی عەرەبیە دوای سعودیە و پێشتر لیبیا احتیاتی نەقدی زۆر بوو. ئێستا دووەم وڵاتە لە احتیاتی نەقدیە بەس وڵاتێک اقتصادەکەی هەشە. یعنی احتیاتی نەقدی ڕاستە جۆرێک لە متمانەیەدا کە استثمارات بێتە وڵات، بەڵام بوونی احتیاتی نەقدی لە عێراقا یعنی ناگەشە. بۆ نمونەکە حەشیم مەسەن احتیاتی نەقدی فیدراڵی ئەو کاتێک کە ئێمە لەوێ بووین و نامەگۆڕینەوە هەبوو لە نێوان ئێمە و بانکی مرکزیە باعث 32 میلیارد دلار سەنەداتی خەزانەی ئەمریکی کڕیوە بە فایدەی لە سایە کونی و لە کاتێک عێراق خۆی قەرزی کردووە بە لە ساسێ بەرەوژوور. مەسەن 133 تەن ئاڵتوونی هەیە، ئەو 133 تەن ئاڵتوونە زۆربەی لە بانکەکانی دەرەوەیە وەکو مەسکوکات هەیە. یعنی عێراق ناتوانێت لەو احتیاتی نەقدی فیدراڵی ئیسفادەیەکی ئەوتۆ بکە. تەنها ئەکرێ ساڵانە لە مبادرەیەکە 5 تریلیۆن 6 تریلیۆن دینار بخرێتە ناو بانکەکانەوە بۆ قەرزی بچووک و دامی قطاعاتی سەناعی و زەراعی وانە، بەڵام قطاعی سەناعی و زەراعی لە عێراقا تا ئەو سیاسەتە هەبێ پێش ناچێت. سوپاس دەکەم. دوای باسی دزیە گەورەکەش دەکەین زیینی پارەی باس دێمەوڵات بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دێنەوڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنییا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە، کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر ڕێستڵاتان لەبێت بینەرانی بەڕست ماوسە بەس بەرلۆی بچین سەر دزینە و 2 میلیارد دلاری باچ قسەی زۆر لەسەر دۆلار دەکرێت چەندە نازام دەوێت لە کارنامەی حکوومەت باسی بکرێیان ینی مەفروض بوو یەکێک لەوانەیە کە زۆر داکۆکێک لەسەری محەممەد سوودانی بوو کە بێ بگەڕێتەوە بۆ نرخەکانی پێشووی، بەڵام لە دوور لە نزیک لە منهاجی وەزارەکە باسی نەکردووە، تەنها تویتێکی کردووە کە فاعینادن ئەڵێ بەسە ئەوەنە عینادمە بن بە تیتە کۆنەکە بوو کە 2021 بەڵام سراعێک هەیە مەسەن پەرلەمان جارێ ئەوە اختصاصی پەرلەمان نییە و ئیشی پەرلەمان نییە بۆ پەرلەمان بۆی نییە تەدەخل لەو ئیشا بکە. حکوومەتیش بەبێ ئیستیشارەی بانکی مرکزی تەدەخل بکە مەجموعەی دەولی، مەجموعەی مالی دەولی، نەقدی دەولی، بانکی دەولی، ئەمانە هەمووی تەدەخلەکەن لەو قەزەیە. چونکە ئەو قەزەیە کە کراوە هەر سێ مؤسسەکە بانکی مرکزی، سندوقی نەقدی دەولی، بانکی دەولی لە ساڵی 2015 کاک حەکیم ئەو کاتەی کە ئەحمەد چەلەبی ڕەحمەتی سەرۆکی لیژنەی مالی بوو ویستی هەوڵێک بدان لەو قەزیە مەزادی عوملەی تحدید کرد بۆ 75 میلیۆن دلار. لە خلالی تەزیقی موازنە یەکسەر مەجموعەی مالی دەولی هاتنە سەر خەت و وتیان بە بانکی مرکزی ئەگەر ئەو فەقرەیە هەڵنەوەشێتەوە لە موازنە بانکی مرکزی خەنە لە منطقەی ڕەمادی دەریەکەن.
بۆیە بانکی مرکزی بەپەلە سکاڵایەکی یاسایی لە محکمەی اتحادی تۆمار کرد لە خلالی 2 ڕۆژە بڕیاریاندا بە ئیلغاء و فەقەرە. بۆیە تەدەخل لە سوڵتەی نەقدیە خاتە ژێر علامەتی استیفهامەوە و ئەوە کاریگەری خراپێ بێ لەسەر تەصنیفی ئیتمانی. بۆیە لەم ڕۆژانە من نامەیەکم نووسی بۆ شیع سوودانی کە لە ڕێگەی برادێکەوە گەیان بووە دەسی کە لەبری ئەو مەعمەعی دۆلار دابەزین و بەرزکردنەوە و نزمکردنەوە ئەو ئیرباکەی کە لە ناو بازارڕ دروستیان کردو بە بۆنەی تەسیحی محەممەد شیع سوودانی و بە بۆنەی واژووی پەرلەمانتارەکانەوە وای کردووە عمرەی عێراقی تووشی تەزەبزوبێکی عەجایب بێ. لەبری ئەمە پێشنیاری ئەوم بۆ کردووە نظامی دەخلی ئەساس بەکاربێنێ. نظامی دەخلی ئەساس ئێمە لە گۆڕینەوەی حکوومەت لە گۆڕینەوەی نرخی دۆلار بە دینار 23 تریلیۆن دینار قازانجی کردووە. پێشنیارم کردووە کە و 23 تریلیۆن ئەگەر لە مشوری خەڵکایە ئەگەر مەقسەدێتی خەڵک ئیسفادە بکە هەموو هاوڵاتێکی ئەم عێراقە زەرمەند بووە لە بەرزکردنەوەی دۆلار. کەواتە ئەم پارەیە ئەکرێ تەوزیعی دانیشتوانی عراق کرێ و هەرێکە حیسەی خۆی بۆ بنێرێ لە دوو ڕێگەوە یا لە ڕێگەی وەکەلایی هینەوە کە ئێستا لەوانەیە خەڵک بڵێن بایعەکان ئەوەش گەندەڵی تیاکرێ یاخود لە ڕێگەی کردنەوەی حسابی بانقی بۆ تەواوی هاوڵاتیان ئەو 23 تریلیۆنە لە ماوەی ئەو ساڵە بگەنرێتە هاوڵاتیان و ئەمە باشترین فرسەتە چونکە تۆ دۆلار کە ئەگۆڕی کاک حەجیم یعنی دۆلار کاگۆڕی کێ ئەتوانێت دۆلار بکڕێ خەڵکی بەتوانە خەڵکێکە ئیمکاناتی هەبێ خەڵکی فەقیر وەژار دۆلاری نییە لە ئاساسەوە بەڵام تەسیرەکە چییە بێ تەسیرەکە ئایا کاڵاو کەلوپەل دێتە خوارەوە گەر دۆلار هەرزان بێتەوە جوزێکی دێتە خوارەوە بەس بە تاریخ کاتێک کە سعر بەرزە بێتەوە بە بۆنەی دۆلارۆ کاتێک دۆلار چۆتە شوێنی خۆی سعرەکە و خۆی لێ نەهاتووە نسبەتێک دابەزیوە هەمیشە لە زەرری فەقیرا بوو بۆیە بە قەناعەتی من ئەگەر نظامی دەخلی ئەساس بەکار بێنن بۆ فەرقی عوملەیە ئەوە بانکی مرکزیژە پارێزرێ لەو تەزەبزوبە نەقدی عراقیە پارێزرێ لەو تەزەبزوبە ئەیشتوانی دامی عوائلی عراقی بکەی بە شێوەیەکی فرە ساڵانە 23 تریلیۆن دینار بەڵێ بەس لە گۆڕینەوەی دۆلارە حکوومەت ئیسفادەکە باشە بەس ئێستا گەر بە دووری دەزانین شتێکی بجارێ بڕیار ینی ئەوە قەرارێکە من قسەم کرد لەگەڵ بانکی مرکزی ئەوان بە هیچ شێوەیە ناچن ژێرباری هەرزانکردنی بۆ چونکە ئەمە مەرج نییە نەود لەو سیعرا بمێنێ بۆیە گەورەترین فەجوای عجز دروستەکە یەکەم دوو تهریبی عملە دروستە بێ کاک حەکیم سندوقی نەقدی دەولی و مەجموعەی مالی دەولی گومانیان لەو دابەزینە هەیە بەڵێ لەو دابەزان نەهەیە بۆیە بە بڕوای من ڕازی نابن بە دابەزان نەکەی ئەگەر لە حاڵەتێکی فەرزی مەحاڵە سوودانی توانی بڵێ ئەم پارانە پارەی وەزارەتی داراییە تەبەن پێشتر علی عەبدولەمیر عەلاوی وتی من پارەی وەزارەتی دارایی و نایدەم بە بانکی مرکزی خۆم لە ڕێگەی بانکۆی گۆڕمەوە تاوەکو بانکی مرکزیان ناچار کرد و محافظی بانکی مرکزی لەناو لیژنەی مالیە کتابێکی علی عەبدولەمیر عەلاوی هێنا کەوتی وتومە بۆم بنووسە چکە تەحملی مەسئولیەتەکەی تۆیەکی بۆی نووسی بۆ اینجا پارەکەی دابەزم ئەویش بە ئیستیشارە بە بانکی دەولی و سندوقی نەقدی دەولیەوە ئەگەر ئەم وعدەی شیع سوودانی و کوتلە سیاسیەکانی کە مالکی پشکی ئەساسی هەیە لەو قەزیە ئەگەر بیانەوە جەماوەر لە خۆیان ڕازیکەن دابەزینێکی بکەن چۆن بە یەک هەنگاو سەرخەوت ئاوا بە یەک هەنگاو دانابەزێ بەتە دەڕۆژدایە بەزێنن بۆ چونکە نەقدی عراقی سقە و بتوانە لە دەسەدا نەقدی عراقیش بەو ئاسانیە سقە متمانەی پێیان نەکردو تاوەکو ئێستا لە دەسی بە و بانکی مرکزی ئەڵێ ئەمە بۆ دامی منتەجاتی محلیە بۆ سەناعاتی محلیە بۆ با بڵێن سەرۆی زەراعی و حیوانیە ئەوە ئەگەر دەخلی ئەساسەکە بەکاربێن هەم حکوومەت دەتوانێت بانکی مرکزی ئەتوانێت ئەو هەدەفەی کە دیاری کردووە پابند بێ پێوە هەم پارەیە دێتە دەستی هاوڵاتیان و هاوڵاتیان دەتوان پێداویستەکانی خۆیان پێجێبەجێ بکەن و قەرەبووی ئەو گرانبوونەی دۆلار لەوێ باشە بەس ئێستا بانکی ناوەندی هیچ شتێک نییە بۆ بانکی ناوەندی ئەڵێ ئەسڵەن ئامادە نیم تاوەکو 2023 هیچ مناقەشەیەکی بکەم تا کۆتایی 2023 مەبەست نە بیدایەتی 23 ینی دوای دوومانگی تر ئەو کاتە مناقەشەیەکە ئەڵێ تا هیچ استعدادێکم نییە جارێ قسەی لەسەر بکەم تا 23 لە 23 لكل حادث حديث بس ئەگەر شتێک بگۆڕێ بە بانکی ناوەندی دەبێت دەسەڵاتی ئەوە دەسەڵاتی حەسری بانکی مرکزیە پەرلەمان بۆی نییە
حکوومەت ئەتوانێ بڵێ من دۆلاری خۆمە و دۆلار ناخە تۆ بۆم مەگۆڕە خۆمەی گۆڕم ئەلەم حاڵەتە ئەتوانێ بەڵام ئەگەر سوڵتەی نەقدی لەگەڵ وەزارەتی سوڵتەی مالی و سوڵتەی نەقدی با بڵێن سیاسی مالی و سیاسی نەقدی هەماهەنگی یەک نەبن اقتصادی وڵات تەدمیرە بێت باش ئەی سەبارەت متابعکردنی ئەم پارەیە بۆ معلوماتی تۆ بینەرانی بەڕێزیش لە ڕیزاڵ بانکی ئەمریکا و متابعی ئەم قەزیە ئەکرێ ئایا دۆلار هەرزانە بێ چه ئیسفادەی لێەکە مستەسمرین ئیسفادەی لێەکەن یا هاوڵاتی سادە یا دووەلی ئەقلیمی 1001 علامەتی سیفام لەسەرم بابەتە هەیە پێشتر تریلیۆنێک و نزیکەی 300 میلیارد دۆلار نەوت فرۆشاوە ئەم پارەی هاتۆ عێراق لە ئێستادا 80 میلیارد احتیاطی ئەم دۆلارەیە 80 بۆ 90 تریلیۆنێک و 200 میلیاری بە دۆلار چی لێ هاتووە مثلەن جارێک عەلی عەلاق محافزی بانکی پێشوو وتی پارەکان کە ئەگۆڕینەوە وتی هەموو جارێک ڕزاڵ بانک پرسیارمان لێکا وتی جارێک پرسیاری لێکردین پارەکەتان دوای هەفتەیە گەیشتۆتە ڤێتنام پرسیارەوەمان لێکەن چکە نظامی سوێفتی عالەمی $1 لە بانکێک کۆ بڕاتە بانکێکی تر ڕزاڵ بانکی ئەمریکی پێزانێ ئایا ئەم پارەیە بۆ چۆتە وڵاتە ئەو دۆلارانە بۆ چۆتە وڵات ئایا عەلاقەی تیجاری هەیە لە نێوان ئێران قەرزێکی لەسەر عێراق هەبوو نەیانەتوانی بیدەنەوە ناچار بە دیناری عێراقیدان ئاتن لە شارەکانی هەرێم و بەغدا گۆڕایەنەوە لە 3 ڕۆژە نرخی دۆلاریان گەیاندە 153 بۆیە ئەمانە ئەگەر ملاحەزە بکەین مسلسێک هەیە ئەمریکا لە ڕێگەی مسلسەوە کۆنتترۆل اقتصادی عالەمی کردو منظمەی تیجاری دەولی صندوقی نەقدی دەولی بانکی دەولی ئەم مسلسە ئەبێ ئاگادار بێ وڵاتێکی وەکو سین مەسەن لە عقوباتی ئەمریکی خۆی پارێزێ وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە عقوباتی ئەمریکی خۆی پارێزی بۆیە عێراق ئەو مجازفەیە ناکا کە ئەگەر 2 ڕۆژ شەحنی دۆلاری بۆ نەکەن دۆلار شێتە 200 باش سەبارەت بە ڕسوماتی سەرکارتی مۆبایل پێچێ دەستکاری بیاخود پێوەستە بۆ ڕاستەکەی مخالفەیەکی قانونیە لە 2015 هەیە من 2 جار نامەم نووسیوە جوابی نامەکان بەوەیە کەەوە لە موازنە هاتووە موازنە سەنەویە بێت لە دوای ساڵەکە کۆتایی پێبێ یا دووبارەی عادە بکرێتەوە لە ناو موازنە ئەمە لە کاتێکا بووە نرخی نەوت لە 2014 کە داعش هاتە ناو عێراق و نرخی نەوت شکا بە شێوەیەکی زۆر خراپ و احتیاطی نەقدی 35 میلیارد دۆلار کەمی کرد حکوومەت ناچار بوو کە بۆ ئەوەی زەریبەیەکی تر ئیزافەکە بۆ داهاتی خۆی زەریبەی مەبیعاتی پێوترێ کە مەفروض وابوو لە دوای 2015 لابرێ لانی کەم لە 18 لابرێ لانی کەم لەوەی ئێستەکە هەیە لە موازنەی 2020 لا ببرێ کە زۆر داکۆکیمان کرد بەڵام حکوومەت گوێی نەگرت بۆیە من بارکی پەرلەمان ێزانم کە فقط دەتوانرێت لا ببرێگە لە بەدڵنیاییەوە ینی فقرەیەک حکوومەت خۆی لای ببات بڵین ماوسە حکوومەت دەتوانین لای بە پەرلەمانش دەتوانین لای بە باش لەسەر دزینی 2 میلیارد و 500 میلیۆن دۆلارەکەی باچ پێ دوایە کەسی باڵای لەسەر بڵێن دەستگیر بکرێت ئەو دزیە بە کەسی باڵانە بێ ناکرێت 2 وەزیر پەرلەمانتاری تایە 11 وەکیل وەزیری تایە 14 مدیر عامی تایە ئەمانە ناویان هاتووە جارێ نور محەممەد زوێری اعتراوی لەسەرەوە نەکردووە ئەوەی کە ئەو چی بوو ئەو نورە نور محەممەد زوێر دزی سەرەکیە ئەوەی توانیوێتی ڕەشوە بداوە بە وەزیر ڕەشوە بدا بە پەرلەمانتار 11 وەکیل وەزیری تێوەگلانوە یا تێوەگلاون لە قەزێکا تێوە نەگلاون تێوەگلاون و 14 مدیر عامی وەزارەتەکان تێوەگلاون لەو بابەت باشە بەس 5 کۆمپانیا بوویشیان خاونەکەی کورد بوو 2001 ئەوە مۆزەفە لای نور محەممەد زوێر ئێستا گیراوە بڵێ کوردە و گیراوە بەڵە لای نور محەممەد زوێر مۆزەفە بەس پێچێ لایانی هەم دەسەڵاتداری عێراقۆم کوردستانیش سیابێت شتێک کاک حاکیم ئەو دزیە بەبێ تەوافقێکی سیاسی جیهەوی ئەمانە نەکراوە یعنی ئەمانە خەڵکێکی شارەزا بوون باشە تو زانیویانە ئەم پارانە تەمان پارەکان نزیکەی پێشتر 4 تریلیۆن دیناری لێ سەحب کراوە ئەمەش نزیکەی 4 شتێکەمە ئەم پارانە لە 2023ەوە پارە ئەخرێتە حسابی ئەماناتۆ
وەزیری دارایی پێشوو 4 تریلیۆنی لێ دەرهێنا چونکە لە دوای 10 ساڵ ئەمە بێتە داهاتی گشتی لە دوای 5 ساڵ بێتە داهاتی گشتی بەڵام وەزیر بۆی هەیە ئەگەر ئەو کۆمپانیا حجەیەکی منطقیدا بۆی بگێڕێتەوە بەڵام کە بوو بە 10 ساڵی ترە بێتە داهاتی گشتی و کەس ناتوانێت ئەمە هیچ شەریکاتی نەوتە زۆربەی زۆری مەسەن هاوڵاتی هەیە سارەیەکی هێناوە ئیتخالگومەرگی کردووە چووە لە سا هەشتی قیمەی سارەکەی لە ئەمانات داناوە مەسەن ئەگەر سارەیەکی هێناوێ بای دەفتەرێک بێ 8 وەرەقەی داناوە لە ئەماناتە ئەو تا 8 وەرەقەکەی دەسەکەوێتەوە ئەبێت هینێکی 6 مانگی پێوە خەریک بێ زیان لە 8 وەرەقەکە بۆیە زۆربەی زۆری ئەوانەی کە پارەیان داناوە لەبەر ئیجراعاتی گەڕانەوەی زۆر قرس بووە وازیان لێناوە کۆمپانیا نەوتیەکانیش کاتێک کە ئەڕوا ئیجراعاتی ئەمەیەکە کە تەحاسوبی زەڕیبی لەسەرەکەی لەوانەیە زیاتر لەسەرەوەی بکەوێت ئەویش نەچووە بەدەمیوە بۆیە ئەمانەش زانیویان ئەم کۆمپانیان ناچن بەدەمیەوە ئەمە هاوڵاتیان ناچن بەدەمێ وتوان ئەمە پارەیەکی ئەموالی زایعەیە 5 کۆمپانیان بۆ دروست کردووە هاتوون هەیئەی عامەی زەرائب کەتی تایبەت ڕافیدەین بانکی مرکزی دیوانی ڕقابەی مالی سەرۆکی لیژنەی مالی بە شێوەیەک لە شێوەکان ئەمانە تێوەگلاون لە قەزێکە جا مەقسوودە یا غیر مەقسوودە لایەن سەرۆکی لیژنەی مالیەوە کتابی کردووە بۆ ئەوەی قەیدی دیوانی ڕقابەی مالی لا ببرێ چاودێریەکە مەکتەبی ڕێژوزەرا جوابێم کتابەی داوەتەوە بە موافق دیوانی ڕقابەی مالی ئەڵێ من هیچ ئیشکالێکم نییە بەردەوام بم یا واز بێنم وتوانە واز بێنە وتوێتی باش کە تەنەزولی لە قانونێکی خۆی کردووە کە لە ساڵ 2007 عەبادی داوای تەدقیقی کردو دیوانی ڕقابەی مالی ئەبێت یابێ طبعا ئەمە ئیکەیە ئی 2015 بۆم بیدایەت باسم کرد هەموو ئیستیرادێک هەموو کۆمپانیا کە ئیشی کرد بێت لە سا هەشتی داهاتەکەی لە ئەماناتا دانێ بۆ تەحاسوبی زەڕیبی بۆی دوای نەڵێ وەرە پارەکەم بەرێ پارەکە هەبێ لێی ببڕی باش ئەمە کۆ بۆ تۆ ئەو 4 تریلیۆنە ئەوانیش 5 کۆمپانیا لە ماوەی 11 مانگە 3 تریلیۆن و 701 ملیار و 380 ملیۆن و 882 دیناریان سحب کردووە بە 247 چەک لەلایەنەوە 5 کۆمپانیاوە کە دوان لە کۆمپانیاکان تازەن ئەویان بە ناوی ئەو کوردەوەیە کە تەمەنی 21 ساڵە مۆزەفە لای نور محەممەد زوێر بەڵام من قەنعاتم وان نییە ئەمە شتێکی ئاعتیباتی کرابێ 11 وەکیل وەزیرانە هی ئەحزابن مدیر عامەکان هی ئەحزابن پەرلەمانتار و وەزیری ئەحزابن ئەمانە بە تەنها بۆ خۆیان نەبوو خۆیان نیانخوا باشە کاتم زۆر کەماوەسێ دوخولەکێک بە سەبارەت بەلایەنە کوردیەکان پێشتر بڵین ئێوە بەرێکی بێستان دژی دەسەڵات دروست کردبوو لە بەغداد ئێستا گەر 1-2 پەرلەمانتار کار بکەن دەسەڵات بۆ بە یەک پەرلەمانتار ئیشەکرێ کاک حاج بە یەک پەرلەمانتار ئەتوانی ئیش بکەی بەڵام ئایا ئێرادە هەیە یانە لەبەرەوەی جارێ حکوومەتەکە هین نەبووە حکوومەت نەبوو پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکانی نەبوو با چاوەڕێ بکەین بزانێ و پەرلەمانتارانەی هەرچەند ئێسەوە خلاف کەوتە ناو هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بڕوا ناکەم بتوان هەماهەنگی یەک بکەن ئێمە توانیمان 15 پەرلەمانتار کە لە چەند هێزێکی سیاسی بوون کۆمەڵ بوو گۆڕان بوو یەکگرتوو بوو برادرانی ئەوانەی کە جیابوون لە نەوەی نوێ و پێشتری لە نەوەی نوێ و 2 پەرلەمانتاری سەربەخۆ کەواتە 5 جهت کۆ ببینەوە توانیمان ئەو 15 کەسە بە یەکۆ فعلا فترێکی زەمەنی باشی ئیشمان کرد و توانیمان کۆمەڵی مەلەفات بچەسپێن بۆ نمونە یەکێک لەوانەیە کە داکۆکیمان لێ کرد توانیمان تەرحێکی 5-6 پەرلەمانتار لە ناو لیژنەی مالیە من تەرحم کرد کەوان واژویان بۆ هێنام بە واژووی خۆمەوە توانیمان فەقەرەی موچەی پارێزگای سلێمانی لە ناو پەرلەمانە دابین کەین کە حکوومەتی عێراق لە ئەستۆی بگرێ بەڵام هەرە و کاتە نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی هاتن و هەڵیان وەشاندۆ ئێستا دەوایەوەکەن کەوا پارتی زوڵم لە سلێمانیەکە بودجەی ناداتێ بودجەی بۆ تەرخان ناکات لە کاتێکا ئێمە هەموو تەخسیساتی سلێمانیمان لەو چوارچەوەیە دانابوو پێش وتم لانی کەم وەکو فشارێک بیهێڵنەوە
بەڵام نوێنەرەکان یەکێتی هەڵێوەشانەوە بڵێ بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سوپاسی ئامادەبوون سوپاس بۆ. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ